بە بۆنەی نزیکبوونەوەی جەژنی قوربانی پیرۆزەوە بەڕێوەبەرایەتی گەشت و گوزاری سۆران لەگەڵ خاوەن ناوچە گەشتیاریەکان کۆبەوە بە مەبەستی پێشوازی لە گەشتیاران و ڕێخستنی جم و جۆڵی گەشتیاری لە ناوچەکە بە تایبەت کە پێشبینی هاتنی نزیکەی 50,000 گەشتیار بۆ ناوچە گەشتیاریەکانی دەڤەری سۆران دەکرێت. ئاماز لە ئەنجامدانی ئەو کۆبوونەوەیە لە دوا بڕیاری کۆبوونەوەی ئەنجومەنی وەزارەتی ناوخۆکە بە پێی نووسراوێک ئاراستی کۆمەڵی دام و دەستگای حکوومەتی هەرێمی کوردستانی کردووە لەوانە وەزارەتی شارەوانی و دەستەی گشتی گەشت و گوزار بە مەبەستی پاراستنی جانی سەلامەتی گەشتیاران بۆ ئەوەی ئەو گەشتیارانی کە ڕوو لە ناوچە گەشت و گوزارەکانی هەرێمی کوردستان و بەتایبەتیش ئەم دەڤەری ئێمەکەن کە دەڤەری سۆرانە پاراستنی سەلامەتی جانی گەشتیاران لە پێشینەی کارەکانی تەواوی شوێنە گەشت و گوزارەکان و بەڕێوەبەرایەتیمان بێتن. ئامانجی دوام لە ئەنجامدانی کۆبوونەوەکە ئامادەکاریە بە مەبەستی نزیکبوونەوە لە جەژنی قوربانی پیرۆز کە پێشبینی گەشتیارێکی یەکجارێک زۆر دەکەین. هەر لە چوارچێوەی ئامادەکاری بۆ ڕۆژانی جەژن بەڕێوەبەرایەتی پۆلیسی سۆران لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا پلانی ئەمنی ڕۆژانی جەژنی قوربانی پیرۆزی لە دەڤەرەکە ڕاگەیاند. گشت ئەفسەر و کارمەندانمان خراپە حاڵەتی ئامادەباشیەوە لە هەم لە شوێنە گەشتیاریەکان و هەروەها لە سنتەری شار و کۆڵانەکانمان هێزەکەمان بڵاو پێکراوە بە مەستی پاراستنی سەر و ماڵی هاوڵاتیان و ڕەخساندنی کەشێکی لەبار بۆ گەشتیارانی خۆشەویست. پۆلیسی سۆران هەر چوار قەزاکە لە خۆ دەگرێت: قەزای سۆران، قەزای چۆمان، قەزای ڕواندز و هەروها قەزای مێرگەسۆر. و ئەمەوێ لێرەوە لەم منبەرەوە لە ڕێەوەی بەڕێزەوە هاوڵاتیانی خۆشەویستی دەڤەری سۆران ئاگادار بکەینەوە لە هەر حاڵەتێکی نەخوازرا و هەرگیر و گرفتێک پەیوەندی بە ژمارە تەلەفۆنی ژووری کۆنتڕۆلی بەڕێوەبەرایەتی پۆلیسی سۆرانەوە کە بە ژمارە 0751 449 2104. یەکێک لەو کێشانەی ڕوبەڕووی پرۆسەی گەشت و گوزار لە سنووری سۆران دەبێتەوە خنکانی گەشتیارانە لە چەم و ڕووبارەکانی ناوچەکە. هۆکاری ئەمەش بۆ نەزانینی مەلە و نەشارەزایی گەشتیاران بە هەڵکەوتە و سروشتی ناوچەکە دەگەڕێتەوە. بەپێی ئامارەکانیش لە 2 مانگی ڕابردوو 10 کەس لە ڕووبارەکانی دەڤەری سۆران خنکاون کە بەشێک لەوانە گەشتیار بوون. هەر بۆیە دام و دەستگا پەیوەندیدارەکان هۆشداری دەدەن لەوەی مەلەکردن لە چەم و ئاوی دەڤەری سۆران مەترسیدارە و دەبێت هاوڵاتی و گەشتیاران لێی دوور بکەونەوە. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، قەزای سۆران.